سلااو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕێیانی هاوکار ماتوینێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی چوارشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. شەپۆلی نوێی دەست بەسەرکردنی هاوڵاتیان لە کوردستان. ئازادبوونی ئەحمەد حەسەنزادە لە دوای دانانی بارمتا. سزای لە سێدارەدانی حاتەم ئۆزدەمیر لە دادگای باڵای ئێران پژڕاست کرایەوە. بەرزڕاگرتنی دووهەمین ساڵڕۆژی شۆڕشی ژینا لە ڕۆژاوای کوردستان. خۆپێشاندانی خەڵکی ناوچە داگیرکراوەکانی ڕۆژاوای کوردستان دژ بە تورکیا. بەردەوامی هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە. دەستپێکی کەمپەینی تووڕدانی حیجابی ئیجباری لەلایەن کچانی ئێران. کۆبوونەوەی ماڵدزراوانی کۆمپانیای پەردیسبان لە تاران. و برینداربوونی سەدان کەس لە هێزەکانی حیزبوڵڵای لوبنان. درێژەی هەواڵەکان. شەپۆلی نوێی دەست بەسەرکردنی هاوڵاتیان لە کوردستان. لە ڕۆژانی ڕابردوودا 6 هاوڵاتی لەلایەن دەستگای ئیتلاعاتی کۆماری ئیسلامیەوە لە شارەکانی ورمێ، دیواندەرە و سنا دەست بەسەر کراون و هێشتا چارەنووسیان دیار نییە. 6 هاوڵاتی بەناوەکانی ئارام سادقی خەڵکی شاری سنا، سەلاح فەتحی، مانی محەممەدی، ئامانج ئەحمەدی و پویا خەڵکی شاری دیواندەرە و مێر منداڵێک بە ناوی ئەمیر حسێن ئێراندگانی تەمان 16 ساڵ و خەڵکی ناوچەی ورمێ لەلایەن دەم و دەستگای ئیتلاعاتی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر کراون و لە مافی پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکانیان بێبەش و چارەنووسیان دیار نییە. ئازادبوونی ئەحمەد حەسەنزادە لە دوای دانانی بارمتا. سێشەمە دوی خەرمانان ئەحمەد حەسەنزادە باوکی محەممەد حەسەنزادە گیانباتکردووی شۆڕشی ژن ژیان ئازادی بە دانانی بارمتا ئازاد کرا. ناوبراو ڕۆژی 25 خەرمانان 1403 لە یەکێک لە شەقامەکانی بۆکان لەلایەن هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی بە تۆمەتی تەبلیغ لە دژی ڕژیم و هاندانی دوکاندارەکان بۆ پەیوەستبوون بە مانگرتنی گشتی لە دووهەمین ساڵیادی شۆڕشی ژن ژیان ئازادی دەست بەسەر کرابوو کە دوایی لە سێشەمە 27 خەرمانان ئەحمەد حەسەنزادە باوکی محەممەد حەسەنزادە گیانبەختکردووی شۆڕشی ژن ژیان ئازادی بە دانانی بارمتا ئازاد کرا. ناوبراو ڕۆژی 25 خەرمانان 1403 هەتاوی لە یەکێک لە شەقامەکانی بۆکان لەلایەن هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی بە تۆمەتی تەبلیغ لە دژی نظام و هاندانی دوکاندارەکان بۆ پەیوەستبوون بە مانگرتنی گشتی لە دووهەمین ساڵیادی شۆڕشی ژن ژیان ئازادی دەست بەسەر کرابوو کە دواتر لە ڕۆژی سێشەمە 27 خەرمانان بە دانانی بارمتا لەلایەن کۆماری ئیسلامیەوە ئازاد کرا. سزای لە سێدارەدانی حاتەم ئۆزدەمیر لە دادگای باڵای ئێران پژڕاست کرایەوە. حاتەم ئۆزدەمیر ماوەی 5 ساڵە لە گرتوخانەکانی ناوەندی ورمێ و ئیتلاعات دەست بەسەرە. سزای لە سێدارەدانی لەلایەن دادگای باڵای ئێرانەوە پژڕاست کراوەتەوە. ناوبراو ئێوارەی 11 پوشپەڕی ساڵی 1398 هەتاوی لە ناوچە سنووریەکانی چاڵدۆران دەستگیر کرا و لە 18 ڕەشەمەی ساڵ 1400 لەلایەن لقی یەکەمی دادگای ئینقلابی شاری خۆی بە تۆمەتی بەغی و ئەندامبوون لە پارتی کرێکارانی کوردستان واتە پەکەکە سزای 5 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا و لە دانیشتێکی دیکەی دادگای ئەم زیندانیە سیاسیە لە 4 گوڵان 1403 لە لقی دادگای ئینقلابی شاری ورمێ و دواتر ڕۆژی یەکشەمە ڕێکەوتی 30 گوڵان 1403 هەتاوی سزای لە سێدارەدانی بە فەرمی لە زیندانی ورمێ پێڕاگەیەندرا. بەرزڕاگرتنی دووهەمین ساڵ ڕۆژی شۆڕشی ژینا لە ڕۆژاوای کوردستان. ڕۆژی سێشەمە 27 خەرمانان دانیشتوانی شارۆچکەی شەهبای سەر بە کانتۆنی عەفرین مەراسمێکیان بە بۆنەی دووهەمین ساڵ ڕۆژی ژینا بەڕێوەبرد. بەشداربوونی ئەو مەراسمە بە بەدەستەوەگرتنی وێنەی قوربانیانی سەرکوتی کۆماری ئیسلامی و بەندکراوانی مەحکوم بە ئیعدام ڕێزیان لە یادی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا گرت. ئامادەبووان پاش مەراسمەکە ڕژانە سەر شەقام و هێرشەکانی دەوڵەتی تورکیا و بەکرێگیراوانی کۆماری ئیسلامیان بۆ سەر ڕۆژاوا و باشووری کوردستان مەحکوم کرد و دروشمی بەرخۆدان ژیانە و شەهید نامرێتیان بەرز کردەوە. خۆپێشاندانی خەڵکی ناوچە داگیرکراوەکانی ڕۆژاوای کوردستان دژ بە تورکیا.
ڕۆژی سێشەمە 27 خەرمانان دانیشتوانی شاری عەزاز لە ڕۆژاوای کوردستان دژ بە دەوڵەتی تورکیا و گروپە ئیسلامگەرەکانی سەر بە وڵاتە خۆپێشاندانیان کرد. دانیشتوانی ناوچە داگیرکراوەکانی ڕۆژاوای کوردستان لە ئاست گەندەڵی بەرپرسانی ئیداریە و ناوچانە نەبوونی ئیمکاناتی ڕەفاهی و ئەمنیەتی ناڕازین و بە وتنەوەی دروشمەکانی تورکیا بۆ دەرەوە و سووریا ئازادە خوازیاری چوونە دەرەوەی ئەرتەشی تورکیا و گروپە ئیسلامگەرەکانی سەر بە وڵاتە لە شار و گوندەکانیان بوون. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵا پایانە و کۆگای سوتەمەنی بەندەرماشار. کرێکارانی پەیمانی شاغڵا پایانە و کۆگای سوتەمەنی بەندەرماشار ڕۆژی سێشەمە 27 خەرمانان بۆ دووهەمی ڕۆژی بەردەوام لە ئاست جێبەجێنەبوونی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی خوازیاری پێدانی داخوازیە دواخراوەکان، زیادکردنی ئاستی ئەقدەست، پێدانی بۆنی کرێکاری و لانانی جیاوازی، بەکردەوە دەراتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، هاوسانسازی حەقدەست، دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕەفاهی، پەرداختی پاداش و وەلانانی پەیمانکار بوون. بەردەوامی هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە. ڕۆژی سێشەمە 27 خەرمانان هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە بۆ ماوەی 34مین هەفتە لەسەر یەک لە 21 بەندیخانەی جیاواز بەڕێوەچوو. بەندکراوانی هەڵمەتی سێشەمەکانی نابۆ ئێعدام لە بەندیخانە جیاوازەکانی ئێران دوای 34 هەفتە لەسەر یەک دژی سزای لە سێدارەدانمانیان لە خواردن گرتووە. ئەم هەڵمەتە بەندکراوانی بەندیخانەکانی ئێڤین بەشی ژنان، بەشی 4، بەشی 8 لە زیندانی قزڵ حەسار یەکەی 3 و یەکەی 4، زیندانی تارانی گەورە، زیندانی ناوەندی کەرەج، زیندانی خوڕەماوە، نیزامی شیراز، ئەسەداوای ئیسفەهان، زیندانی بەم لە کرمان، مەشهەد، لاکانی ڕەشت، قایمشار، ئەردەبیل، تەورێز، ورمێ، سەڵماز، خۆی، نەغەدە، سەقز، بانە و مەریوان و بەندیخانەی کامیاران لەخۆ دەگرێت. دەستپێکی کەمپەینی تووردانی حیجابی ئیجباری لەلایەن کچانی چەند شاری ئێران بە پێی وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە. کچان و ژنانی ئازادیخواز لە شارە جۆراجۆرەکانی ئێران کەمپەینێکیان بۆ دژایەتی کردن لەگەڵ یاسای حیجابی ئیجباری و لە ژێرناوی من یەک لە هەزارانم دەست پێ کردووە. هاوکات لەگەڵ دووهەمین ساڵ ڕۆژی قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی و دەستپێکی شۆڕشی ژن ژیان ئازادی، کچان و ژنانی ئازادیخواز و بەرابەری تەڵەبی ئێران کەمپەینی منیش یەک لە هەزارانم دەست پێکراوە و ژنانی دژبەری حیجابی ئیجباری بەبێ حیجابی زۆرەملێ لە شوێنە گشتیەکان حازر دەبن و وێنە ویدیۆی خۆیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو دەکەنەوە و دروشمی بژی ژن ژیان ئازادی ئەڵێنەوە. کۆبوونەوەی ماڵدزراوانی کۆمپانیای پەردیسبان لە تاران. ڕۆژی سێشەمە 7 خەرمانان ماڵدزراوانی کۆمپانیای پەردیسبان بە مەبەستی گەیشتن بە داراییە تاڵانکراوەکانیان لە شاری تاران کۆبوونەوە. بە پێی زانیاریەکان زیاتر لە 8,000 ماڵدزراوی شرکەتی پەردیسبان لە ساڵی 93 هەتاویەوە چاوەڕێی گەڕانەوەی داراییەکانیان دەکەن. بەڵام وێڕای تۆمارکردنی سکاڵا لەسەر بەڕێوەبەرانی شرکەت دەوڵەت هیچ هەنگاوێکی بۆ قەرەبووکردنەوەی زیانی خەڵک هەڵنەگرتووە. قوربانی بوونی 9 سوختبەر و هاوڵاتی بەلوچ لە بەلوچستان. لە ڕۆژانی ڕابردوودا بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە شارەکانی سەراوان و عنبەراوای سەر بە پارێزگای سیستان و بەلوچستان 5 سوختبەری گەنج گیانیان لەدەستدا و 3 کەسی دیکەش بە سەختی بریندار بوون. بە پێی راپۆرتی حاڵوەش بەهۆی پێکدادانی نێوان ئۆتۆمبیلی سوختبەرێک لەگەڵ ئۆتۆمبیلی شارەوەمەندێکی بەلوچ لە جادەی سەراوان بۆ کوهەک 2 سوختبەر بە ناوەکانی عەبدولباقی بەراهوویی و سەید ئەحمەد گیانیان لەدەستدا و 3 شارەوەمەند بریندار بوون و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کران. لە ڕووداوێکی دیکەدا بەهۆی وەرگەڕانی ئۆتۆمبیل لە جادەی عنبەراوە 3 سوختبەری لاو بە ناوەکانی عیسا ڕەسوڵ و ئومید ڕەزا قەنبەری گیانیان لەدەستاوە. ڕێپێوانی کرێکارانی شاغڵ لە کارخانەی ئۆتۆمبیلسازی لە بلژیک. ڕۆژی چوارشەمە 27 خەرمانان کرێکارانی شاغڵ لە کارخانەی ئۆتۆمبیلسازی ئاۆدی بلژیک دژ بە بڕیاری بەڕێوەبەرانی کارخانە بۆ بێکارکردنی بەشێک لە هێزی کاریە و شرکەتە ڕژانە سەر شەقام و خۆپێشاندانیان کرد. کۆبوونەوەی کرێکارانی بەشی ئۆتۆمبیلسازی بلژیک لە کاتێک ڕوویداوە کە بەڕێوەبەرانی شرکەتەکانی ئاودی و بێنز
بەهۆی قەیرانی دارایی بڕیاری دەرکردنی کۆمەڵێک لە کرێکاریانیاندا بوو. کرێکارانی ناڕازی بە ڕێپێوان لەسەر شەقام خوازیاری دابینکردنی ئەمنیەتی پیشەیی و نوێکردنەوەی قەراردادەکانیان بوون. و دوایین هەواڵمان سەبارەتە بە برینداربوونی سەدان کەس لە هێزەکانی حیزبوڵڵای لوبنان. ڕۆژی سێشەممە 27 خەرمانان سەدان کەس لە ئەندامانی گروپی حیزبوڵڵای لوبنان و باڵوێزی کۆماری ئیسلامی لە بەیروت بەهۆی تەقینەوەی ئامێری پەیجەرەکانیان لە یەک کاتدا بریندار بوون. بەپێی راپۆرتی ڕۆیتەرز ئەمە گەورەترین دزەکردنی ئەمنی بووە کە حیزبوڵڵا لە تێکەڵچوونی لەگەڵ ئیسرائیل لە ساڵی ڕابردوودا ڕووبەڕووی بۆتەوە. سەرچاوە ئەمنیەکان بە ئاژانسی ڕۆیتەرزیان ڕاگەیاندووە کە بەهۆی تەقینەوەی هاوکاتی پەیجەرەکانی دەستی ئەندامانی حیزبوڵڵا 11 کەس کوژراون و 4000 دیکە بریندار بوون. بڵاوبوونەوەی ئەو هەواڵە دەنگدانەوەی زۆری بە دوای خۆی داهێنەوە و حیزبوڵڵای لوبنان هەڕەشەی تۆڵەسەندنەوەی لە ئیسرائیل کردووە. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەشکرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.